کاکەیە گۆنشینەکانی قەزای داقوق لە ترسی بۆردومانکردنی ماڵەکانیان لەلایەن چاکدارانی داعشەوە گوندەکانیان چۆڵ کردووە و ڕویان لە قەزای داقوق و شاری کەرکووک کردووە. گوندی عەرەبکۆیی کە ناوەکەی گۆڕاوە بۆ کۆبانێ یەکێکە لەو گوندانەی لە کۆی 40 ماڵ لە ئێستادا تەنها 2 ماڵی تێدا ماوە. ئەنجومەنی گوندەکەش ئاماژە بەوە دەکات کە ڕۆژانە چاکدارانی داعش لە ڕێگەی هاون و کاتوێشاوە گوندەکانیان بۆردومان دەکەن و زیاتر ئەو گوندانەش دەکەنە ئامانج کە کاکەی نشینن. ئەم گوندانەی ئەمە گوندی عەرەبکۆیە کە لەم دوای ناوماننا کۆبانی لەبەرەوەی چۆڵیان کرد خەڵکەکەی لە ترس قەسفاوەناتی داعش ئەمە سونیر لەگەڵ داعشە لە ترس هاوانات هەمووی عایلیان سەحب کرد و دەرچون بۆ دەرەوەی گوندەکە ڕۆیشتە داقوق و ڕۆیشتە دەشتەکە لە ترس هاون. دانیشتوانێکی ئەم گوندە جیاوازی ئاینی با هۆکاری سەرەکەی دەزانێ و باز لەوە دەکات بەهۆی ئەوەی داعش زیاتر کاکەیەکان دەکاتە ئامانج زۆربەی کاکەیەکانی سنوورەکە گوندەکەیان چۆڵ کردووە. لە ئێستاشدا بەهۆی بەرگری هێزەکانی پێشمەرگەوە داعش نەیتوانیوە سنوورەکە کۆنتڕۆڵ بکات. داعشەوە قەسفێک زۆر کرا بە تایبەتی لە ماوەیە کە پێشمەرگە جومی کرد لەسەر ئەو گوندانیکەوە داعش تێبووە بە بەردەوام قەسفی ئەو گوندان دەن کە هاوسور نەگەڵێنە بە تایبەتی ئەم گوندە ئێمە گەلە نزیکە لیانەوە و نزیکەی 500 مەتر 700 مەترێک لیانەوە دوورە بۆیە بەردەوام قەسفەکەن. یەکانی سنووری کەرکووک لە قەزای داقوق و دەوروبەری دەژین. چەندین گوندی کاکەی نشین لە سنووری قەزاکەدا هەن کە تەنها 700 مەتر لە چەکدارانی داعشەوە دوورن. سۆران محەممەد NRT کەرکووک.